من تانیا ئاسۆ لەدایک بووی ساڵ 1990 خەڵکی کەرکووکم و لە دانیشتووی سلێمانیم و خوێندکارم. لەو کاتانەی کە ئەچمە پرۆڤا لەو کاتانەی پرۆڤەی گۆرانیەکانم ئەکەم بۆ کاتانەش کە پرۆڤەم نییە و کاتی ترم هەیە مەجاڵەکان خوێندنی خۆم دەرسی خۆم خوێنم بۆ شێوەیە توانیمە باڵانسەکان ڕابگرم. مامۆستاکانم و خوێندکارەکان ژوەتە هاوڕەکانم هەموو خۆشحاڵن بە هەشدارکردنی من لە کورت ئایدڵ. هەڵبژاردننی گۆرانی کرمانجی دووبارە لەبەرەوە بوو کە من بتوانم دەنگی خۆم بگەێنم بە لیژنەکەیان بۆ خەڵکی کە گویان لە منە بێت و قسەکردنی من بە کرمانجی و سۆرانی فەرقی نییە بۆ من وەکو یەکە. فێربوونی کرمانجیش هەم لە گۆرانی و هەم لە فیلمەوە بووە. ئەومە هاوڕێکانیشم کە لەوێن کرمانجیەکان هەروان زانی کە من کرمانجیم لەبەرەوەی بە کرمانجی قسەمان کرد و بەیەکەوە. بەخێراتی تانیا جان. خێربەی تانیا جان. چۆنی تانیا؟ باشیت؟ دەنگە دەرنەهە؟ ئێ بەڵام باش. زۆر باشە. زلە کوردەکان زۆر جوانە. هەر زۆر شیرینی. دڵی پڕە وەک دڵی پڕێژم قسە ناکە. دڵی پڕە بۆی گۆرانێکە زۆر باش بڵێوە نیە؟ چیت ئامادە کردو ئەمڕۆ؟ گۆرانێکی کرمانجی ئارام تێبران ئایدڵبەرێ. باش. فەرموو. خاش بوو. ماشەڵڵا تانیا هەر بژیت. تانیا چوو پەلەی عجلە کردی؟ بای بای خواحافیزی لێ. ئۆربە. تانیا جان وەرە لێ دچی کوێ؟ تانیا گۆرانی خۆی و تۆ ڕۆشت. تانیا گیان بەڵێ تۆ دوو دەنگ بەکارەهێنی ئەوەی کە من هەستم پێ کردووە. دەنگێکیان دەنگی کچێتی خۆتە زۆر ناسک و شیری نازانی، دەنگێکی تریش هەیە کە دوت زۆر سریۆسە.
من دەنگەکەی ترم زۆر پێخۆشە بەس شتێکی باشە کە ئینسان بتوانێت لەو کەناڵانە کە هەیە بتوانێت زۆرینە بەکار بهێنێ شتێکی باشە بەڵام من ئەو دەنگە ناسکەی تۆم پێخۆشە ئەو بەشە بچووکە ناسکەی خۆتم زۆر پێخۆشە بەشی دووهەمی باشتر وت بەش یەکەمی تۆزە سترێسی پێوە دیار بوو بەڵێ بەڵامی تر زیاتر کرایەوە ئەو دەنگە بوو کە تۆ باست کرد ئەرێ ئەو دەنگە هات ڕاستە ئەو دەنگە ناسکە بەنخۆش نهادی کاری بچی زۆر سپاس خۆر بە سلااو لێ بێتانیا چۆنی؟ زۆر سپاس باشن تانیا پێشکەشکردنەکە بەدڵی خۆت بوو؟ بەدڵم بوو تۆزێک سترێس بووم بەڵام هەر بەدڵم ئەم گۆرانی هەڵەبژات بوو هیچ واتایەکی بۆ تۆ هەبوو؟ لە دڵی منە خۆش بوو ینی حەزمە کرد کە دەنگم بۆ گۆرانە دەرخەم و لیژنەکە گویان لە دەنگی من بێ بە گۆرانیەکی کورمانجی بۆیە گۆرانی وت بڵێ دەستە خۆش بێ و بژیت هیوامان سەرکەوتنە سپاس تا پرفۆرمانس ئەژوان دێڵۆ دیار تخوازی ببی یەکەمین گۆداش بۆ پەرفۆرمانسێ نۆ مەبشۆپینە